دۆخی هەرێمی کوردستان لە دوای شکستی سەرکردایەتی سیاسی کورد و ڕاگەیاندنی بەرەی ڕزگاری نیشتیمانی وەک خۆی ماوەتەوە. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر داوای حکوومەتێکی کاتی دەکەن کاتێیدا دۆخی بژێوی هاوڵاتیان چارەسەر بکرێت و گفتوگۆ لەگەڵ بەغدا بە وەفدێکی نوێ دەست پێ بکاتەوە، هەروەها ئامادەکاری بکرێت بۆ هەڵبژاردنێکی پاک و دوور لە ساختەکاری. کۆمەڵ و گۆڕان دەیانەوێت بەرەی ڕزگاری نیشتیمانی، پارتی و یەکێتی و کەسایەتی سیاسی و شارەزاشتیدا بەشدار بن، بەڵام تا هەنووکە پارتی بە فەرمیڕەتی کردوێتەوە پشتیوانی ئەو بەرەیە بکات. ئێمە پرۆژەیەکمان هەیە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی وەزایدەن لەگەڵ دکتۆر بەرهەمە، ئێمە بتوانین بە هاوکاری پارتی و یەکێتی ئەم حکوومەتی کە ئێستاە حکوومەتێکی کاتی واتە ئینتقالی بۆ ماوەیەکی محەدەد لە 6 مانگ یا وەکو پەرلەمان وتوتی لە 8 مانگ زیاتر نەبێت بتوانین حکوومەتێک دابمەزرێن وەکو حکوومەتی کاربەڕێکەر و هەموو ئەو نیشانەی کە هەیە بۆ هەڵبژاردنی داهاتوو جێبەجێ بکەین. پارتی و یەکێتی دەیانەوێت ئەمە لە ڕێی هێزەوە بێت، بەڵام کۆماڵ و بزوتنەوەی گۆڕان وەزایدەن هاوپەیمانەدەی کاک بەرهەم ئەیانەیە لە ڕێگەی حیوار و گفتوگۆ بێت، حیوار و گفتوگۆ بەردەوامە لەسەر ئاستی هەرێمایەتی، لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی دەریشەوە. من پێم وایە پارتی دموکراتی کوردستان شکستێکی گەورەی بەسەر هاتووە، هەرچیە ڕەت کاتەوە و ڕەتی نەکاتەوە من پێم وایە هیچ قیمەتێکی سیاسی نییە، پێویستە پارتی دموکراتی کوردستان بەسەر خۆیان بشێتەوە. ئەگەر بەسەر خۆیان نەچێتەوە ئەم ئاژبەتاڵی کە کردیان لە دوای 16 ئۆکتۆبرەوە هیچی لە ئاژبەتاڵەکەی 75 کەمتر نییە، بۆیە من پێم وایە پارتی نابێت بۆ هێزەی هەیەتی بڕوانێ یاوەکو سەیری هێزەکانی تر بکە، هێزی گەل لە هێزی پارتی و لە هێزی شتی گەورەترە. گۆڕانکاریە ناوخۆیەکانی هەرێم پەیوەستن بە سیاسەتی وڵاتانی زلهێز و لە دوای پشتیوانی ئەمریکاش بۆ حکوومەتەکەی نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی. ئێستا فشارەکان لە ناوخۆ و دەرەوە بۆ ڕاگەیاندنی حکوومەتێکی کاتیە تا هەڵبژاردننی داهاتوو. ئێمە بۆ گۆڕانکاری لە کابینەی حکوومەت هەرێمی کوردستان پێویستە یەکێتی و پارتی دوجار مل بن بۆ خواستی شەقام و خواستی گەل کە گۆڕانکاری لە خودی کابینەی حکوومەت هەرێمی کوردستاندا و ئەگەر نا پێویستمان بە فشاری دەولی هەیە بۆ یەکەم حکوومەتە گۆڕانکاری تیا بکرێ و کابینەیەکی کارە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە ئاسی قۆناغەکەدا و بۆی بتوانێت کە دەستکەوتی گەورە بۆ خەڵکی کوردستان بەدی بێنێ و ئەو شکستەی کە ئەم کابینە هێناوێتی ئاراوە بتوانێت لە قازانجی خەڵک گۆڕانکاری تیا بکە و جارێکی کە ژیانی شایستە بۆ خەڵکی کوردستان بژێڕێتەوە. لە دوای فشارەکانی کۆمەڵ و گۆڕان بەپێی زانیاریەکانی پەیام لە ناو پارتی و یەکێتیدا ڕایەکی جیاواز هەیە کە دەیەوێت پشتیوانی بەرەی ڕزگاری نیشتیمانی بکات و حکوومەتی هەرێمیش دەرفەتێکی ئەو تۆی لای شەقام نەماوە بۆ چاکسازی کە ڕەنگە دوجار سیاسەتە ناوخۆی و دەرەکیەکانیش مل بۆ خواستی فشارەکانی شەقام بدەن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.